وەک پرۆگرامی کورسات مەگەزین وەک هاوخەمی خۆمان بۆ لە دەستدانی هونەرمەندان لە هەرکوێکی کوردستان و تەنانەت ئەگەر لە دەروی وڵاتیش بن بەشێکە بێ لە هەواڵ و قسەکردن لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەوەی کە لە شەوی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوشیال میدیا قسەباسی زۆری لەسەرکراو و هاوخەمی خۆیان دەربڕی کۆچی دوایی لە ناکاوی هونەرمەندی میوزیسیان هاوار زەهاوی بوو. هونەرمەند هاوار خۆی میوزیسیانە و یەکێکە لە لەو کەسانەی کە چەندین کاری میوزیکیا بەشداری کردووە لە شەوی ڕابردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئاماژە بە کۆچی دوایی ئەم هونەرمەندە کراوە و هەموو هاوخەمی و هاوسۆزی خۆیان بۆ دەربڕیوە. دیارە ڕۆشتنی هەرێک لە هونەرمەندان لە هەر بوارێکی کارکردنی خۆیان نابێت مای داخ و مای ناخۆشیە، چ جای بۆ هاوڕێکانی، چ جای بۆ خەڵکی کوردستان و چ جای بۆ هونەری کوردیش کە توانا و دەست و پەنجەی کەسێک لە دەستەدات کە ڕەنگە خزمەتی باشتر و باشتری بکردایە بە هونەری کوردی. بە ناوی خۆمان و ستافی کورسات مەگەزین و دەستگای میدیای کورساتەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی خانەوادەیەکەین و بە هیواین کۆتا ناخۆشیان بێت و هاوخەمی خۆمان دەرەبڕین لەگەڵ هاوڕێیانی ئەم هونەرمەندە.